کێبڵی فایبەرۆپتیکی ئینتەرنێتی ژێردەریایی ئەو تەکنەلۆژیایی بەهۆیەوە ڕۆژانە بە بەهای 10 تریلیۆن دۆلار مامەڵەی دارایی و گۆڕینەوەی داتا و پەیوەندیەکانی لێو ئەنجام دەدرێت ئێستا لە ژێر مەترسی هەڕەشەی سوپای پاسداراندایە. دوای ئەوەی جەنگی ئێران لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا گرنگترین ڕێڕەوی بازرگانی وزە کە گەروی هورمزە ڕوبەڕووی داخران کردوێتەوە، بەهۆیەوە جیهانی تووشی قەیرانی بەرزبوونەوەی نرخی وزە و کاڵاکان کردو. ئێستا ئێران دەیەوێت دەست بۆ هەستیارترین کارتەکانی بەردەمی ببات لاگەری دووبارە هێشکردنەوە سەر تاران و دەڵێت دەیبڕم. لە نوێترین پێشهاتیشدا باز لەوە دەکرێت کە تاران دەیەوێت باجی گومرگی بەسەر کۆمپانیەکانی تەکنەلۆژیادا بسەپێنێت کە کێبڵەکانیان بە گەروەکەدا ڕاکێشاوە. بەپێی داتاکان ڕێژەی لە 30 دابینکردنی ئینتەرنێتی جیهان لە کێبڵەکانی ئینتەرنێتی ژێردەریاییەوە لە ڕێی 27 کێبڵەوە بە هەردوو گەروی هورمز و بابلمەندەمدا دەڕوات. ئەوەش دەی دەخات کە تا چەند ئەو کارتەی لە بەردەستی ئێراندایە کاریگەر و هەستیارە و لاگەری دەست بۆ بردننی مەترسی گەورە لەسەر بازرگانی جیهان دروست دەکات. شارەزایان باز لەوە دەکەن لاگەری پچڕان و زیانگەیاندن بۆ کێبڵانە لە گەروی هورمز ئەوە زیانی گەورە بە ژێرخانی زیرەکی دەستکردی ئیمارات و سعودیە دەکەوێت کە لەلایەن کۆمپانیەکانی ئەمازۆن و گوگڵ و مایکرۆسۆفتەوە پاڵپشتی دەکرێت. ئەمە جگەلەوەی زیانی گەورە بە سیستەمی بانکی و پارەدانی ئەلیکترۆنی جیهانی و بازاڕی پشکەکان دەکەوێت. بەپێی ماڵپەڕی تێلی جیۆگرافی وەبەرهێنان لە بنیادنانی ژێرخانی کێبڵی ئینتەرنێت و پاراستنی ئەم سیستەما لە ژێردەریادا لە 10 ساڵی ڕابردوودا ساڵانە 2 ملیار دۆلار بووە، بەڵام ئەو بڕا لە 2026دا بۆ 6 ملیار دۆلار زیادی کردووە. ئەوەش بەرزترین ئاستا لە دوای قەیرانی .com لە 2000ەوە. ئەم زیادبوونە بۆ پەرسەندنی کێبڕکێی تەکنەلۆژیای زیرەکی دەستکرد و پەرەپێدانی کێبڵی پێشکەوت و هەروەها ڕاکێشانی هێڵی تر بۆ دوورکەوتنەوە لە مەترسیەکانی گەروی هورمز دەگەڕێتەوە. ئەو هەوڵانە ژوای کردووە قەبارەی بازاڕی کێبڵ لە جیهاندا بۆ 32 ملیار و 800 ملیۆن دۆلار بەرز بێتەوە. لەگەڵ هەڕەشە بەردەوامەکانی ئێران بۆ بڕینی کێبڵەکانی ئینتەرنێت لە گەروی هورمز، ئەو پرسیارە دێتە پێشەوە کە ئایا تاران دەست بۆ ئەم کارتە دەبات یاخود لەگەڵ ئەمریکا ڕێکەوتن دەکرێت و جیهان لەم هەڕەشەیە ڕزگاری دەبێت.